دەشێت سەرۆکێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کاندید بکرێت بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا لەلایەن کۆماریەکانەوە. هەر چۆنێک بێ بڕیارەکە یا پێنجشەممە یا هەینی ڕادەگەیەنرێ ئیتر لە پشووی هەفتەدا کاندیدی جێگری سەرۆک دەردەکەوێت و لە کۆنگرەی کۆماریەکانیشدا بەشدار دەبێت. دەژڵێت پرۆسەی دەستنیشانکردنەکە بۆ پۆستی جێگری سەرۆک دەستی پێکردووە. بەڵێ ناوبەناو قسە دەکەین و ئیمێڵیش هەیە لە نێوانماندا لە پرۆسەی دەستنیشانکردنەکەدا و لەگەڵ پارێزەران و تەواوی ستافەکەشدا دیدارم هەبوون، بەڵام ژمارەیە کێشە هەن، ئەمەش بڕیاری خۆیەتی کە کێ بۆ ئەم پۆستە گونجاوە و لەگەڵ ئامانجەکانیدا دەبێت. بەڵام خۆی یەکلایی نەکردوێتەوە یانیش ڕاستەوخۆ ناڵێت بەڵێ. بەڵێ مەبەستم لە کالیستای هاوسەرمە و بەڕاستیش دەمەوێت ئەمەی لەگەڵدا تاوتۆ بکەم ئەگەر ترەمپ بیەوێت. دەبێ وا بکەم بۆ دڵنیابوونەوەی بە تەواوەتی لە کارەکە تێگەیشتوین، ینی هەر ئەوە نییە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بڵین بەڵێ. نیوت گینگریچ لەو باوەڕدایە دۆناڵد ترامپ کاندیدێکی پێویستە لە نێوەندی ئەو جۆرە هەستی ناڕازیەی لە جیهاندا هاتۆتە ئاراوە. نا، پێم وایە کاندیدێکی پێویستە. هەر سەیری ئەوە بکرێت لە ئەوروپا چی ڕوودەدا لە نەمسا لە ڕۆما، چوونە دەرەوەی بەریتانیا لە ئەوروپا، هەڵبژاردننی سەرۆکایەتی ئایسلاند، ئەوە تووڕێیەکی جیهانی دەبینی لەم دامەزراوانە و بەڕاستیش هەست بە هەڵخەڵەتاندن دەکرێت. دۆناڵد ترامپیش بەشێکە لەم ناڕەزاییە جیهانیە. سەرۆکی پێشووی فەرمی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆژی یەکشەمە لە دیمانەیەکدا لەگەڵ ئەسۆشێت پرێس هێرشیشی کردە سەر هیلاری کلینتن. بەگشتی هەمیشە بژارەی بووە. ئایا پێم وایە دۆناڵد ترامپ بە تەواوی گونجاوە؟ نەخێر. ئایا پێم وایە بە بەراورد لەگەڵ هیلاری کلینتن دۆناڵد ترامپ باشترە؟ بەڵێ. یعنی هیلاری کلینتن مۆتەکەیە. ئەوە تا بەڕێوەبەری FBI دەڵێ 8 ساڵ وەک خانمی یەکەمی ئەمریکا، 8 ساڵ لە کۆمیتەی لەشکری سینات و 4 ساڵیش وەک وەزیری دەرەوە نەیزانیوە PTC ئینگلیزی بۆ زانیاری نهێنی بەکاردەهێنرێ. خۆ ئەگەر وەها بێ ئەوەیانی سەرۆکێکی وێرانەمان دەبێ. ئەم دیمانەی گینگریچ لە پاریس و لە پەراوێزی کۆبوونەوەی ساڵانەی ئۆپۆزیسیۆنی ئێران مجاهیدینی خەڵقدا ئەنجام دراوە.